یەگەڵوێستی فرێکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا بەلایەنێکی هێرێنی هێژمار دەکرێت بۆ هەڵوەستەکردن لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانی گەری کوردستان بە پرسی کەرکووکیشەوە. خۆی هەر ئەوەش چاوەڕانەکرا لە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا، چونکە لەو بە درێژای و ماوەی کە کاریان کردو زۆربەی هەر زۆر جارەکان کە بوو بە مەسلەیەکی نەتەوایەتی یان نیشتیمانی هەمویان یەکیان نەگرت و یەک هەڵوێستیەکە نەبوون. ئێمە ئومێدەوارین ئەو یەک هەڵوێستیان بەردەوام بێت و ئەو هەڵوێستیان هەستکردنە بە بەرپرسیارەتیەک بەرامبەر بە دۆزی ڕەوای ملەتەکەیان کە ئەمڕۆ کە ئێمە بەرەو ڕیفراندۆمە ڕوێن بەرەو بڕیاری چارەنووسی خۆمانە دەین و خەڵکێکیش هەیە لە ناوەوەی عێراقیان لە دەرەوەی عێراق دژی ئەو خواستەی ئێمەیە. بۆیە یەک ریزی ناوماڵی خۆمان مەرجی سەرەکیە بۆ ئەوەی دنیا جۆمان لێ بگرێ و دنیاش ڕێز لە ئیرادەی ئێمە بگرێ. لایەنە سیاسیەکان هەرچەند لە کوردستان ناکۆکی و ناتەبای جاروایە هەبووە لە کەرکووک نەمان هێشتا و ناتەبای و ڕنگ داتەوەتیە بۆیە هەر پرسێک هاتوتە پێشەوە لە کەرکووک ئەمە لایەنە سیاسیەکان یەکروز و یەکدەنگ بووینەوە. بۆیە ئومێدوارم لە ئایندەی کەرکووک تایبەتمەندێکی پێ بدرێ ئەو هەموو ساڵێک کە مەحروم بووە لە زەمەنی ڕژێم لە دوای ئەویش کە کوردستان ئازاد کرا مافی کەرکووک هەر بێبەش بوون لە هەموو ئەو شوێنە ئەو پۆست و پلەپانەیە کە لە کوردستان ئەدرا. بۆیە ئومێدەوارم لە ئایندەیە پرسی ریفراندۆم باشتر و چاکتر مامەڵی لەگەڵ بکرێ و کوردستانیش و ئەو پۆستانەی کە لە کوردستان هەیە چ پەرلەمانە چ وەزارەتەکانە مافی کەرکووکیانی تیا بەدی بێت و لێپرساوێکی کێتی لە کەرکووک ڕەخنە لادای حکوومەت هێرێم دەگرێت کە لە ڕابردوودا وەفدەکانیان سوونەتە بەغدا پێداگریان لەسەر پرسەکانی کەرکووک نەکردووە. بەداخەوە ئەو مۆڤدانی هەرێمیش کە چوون بۆ بەغا نەیانتوانی چوارچێوەی کارەکانیان تایبەت بکەن بەم ناوچانە و ئەم ناوچانی کە ناوچەی کێشە لەسەرن بەنسبەت مادەی 140 نەتواندرا لە عێراقا جێبەجێ بکرێ. هەموو حکوومەتەکان خۆیان لە بابەتەکە دزیەوە بە جۆرێک نەیان هێشت ئەم بابەتە جێبەجێ بێ کە دێنە سەر حکوومەتی هەرێمیش لەسەر لە ئاستی کەرکووک بڕاستی زۆر کەم تەرخەم بووە. ئەنی وای کرد بە کردەوەکانی ئینتیمای نیشتیمانی بۆ حکوومەتی خۆجەیی خۆمان کەم ببێتەوە. ینی ئەمانە هەموو کاریگەری خراپیان لەسەر مەسلەی دەرونی خەڵکی کەرکووک هەیە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن لە کاتێکدا کورد سەرقاڵی پرسی ریفراندۆمە ئەرکی سەرکردایەتی کوردە پلان بۆ قۆناغی دوای ریفراندۆم لە کەرکووکدا بنێت و باشترین چارەسەریش بۆ کێشەکانی کەرکووک درێژە پێدانی دیالۆگە لەگەڵ بەغدادا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.